هێڵی فڕۆکەوانی ئەوروپا سزای خستۆتە سەر هێڵی فڕۆکەوانی عێراق بۆ ماوەی 6 مانگی تر ئەم بابەتی درێژکردو لەگەڵ بەڕێز فارس ئەلجەواری شارەزای فڕۆکەوانی مەدەنی لەسەر بابەتە گفتوگۆکەی بزانین کاریگەریەکانی چیە بن. بەڕێز ئەلجەواری بەخێر بێ. تەسیراتی ئەو حەزەرەی ئەوروپا لەسەر هێڵی فڕۆکەوانی عێراق چییە؟ ئایا کاریگەری زۆر نێگەتیڤ بێت لەسەر هێڵی فڕۆکەوانی عێراقی؟ ئێوارەتان باش سوپاسان دەکەم بۆ میوانداریکردنم. لە ڕاستیدا بابەتی قەدەغەکردنەکە بابەتێکی نوێ نییە. ئێمە ئەتوانی بڵێن ئەمە دێمین ساڵە کە ئەو قەدەغەکردنەمە بەسەردا دەسەپێنرێت یاخود دەسەپێنرێت بەسەر هێڵی فڕۆکەوانی عێراقی و پێش 2 ساڵ بەسەر کۆمپانیای فلای بەغدادیش داسەپێنرا. ئەمە دەرەنجامی جێبەجێ نەکردن و پابەندنەبوونی هەردوو کۆمپانیاکەیە بە پێوەرەکانی سەلامەتیەوە کە ئاژانسی سەلامەتی فڕۆکەوانی ئەوروپا ئیاسە دەیسەپێنێت بەسەر هەموو کۆمپانیاکانی گواستنەوەدا کە گەشتیانێ بۆ ئەوروپا بەهۆی جێبەجێ نەکرد و پابند بوون بۆ پێوەرانەوە ئەو قەدەغەکردن یاخود ئەو سزایە سەپێنرا بەسەر کۆمپانیاکە لە 2025ەوە و بەردەوامیش بوو ئەو سزایە بەبێ ئەوەی کە ڕۆیشوێنێکی ڕاستەقینە جێبەجێ بکرێت لەلایەن دەستەی کارگەڕی هەردوو کۆمپانیەوە تەنانەت لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندنیشەوە بۆ تێپەڕاندنی ئەو کۆسپ و تەگەرانەوە کە خراونتە بەردەم ئەو دوو کۆمپانیایە ئەو تێبینیانە ئەگەر ملاحەزانی هەن بەسیتن ئەتوانێت حل بکرێن چارەسەرکرێن و دوور عێراق چەند هەنگاوێکی نا بەڕێوەبەری گشتی دوورخستەوە بەڕێوەبەری گشتی بۆ وەکالەت دانرا و خەرجێکی زۆریش نزیکەی 120 ملیۆن دۆلار بۆ ئەم بابەتە تەخسیس کرا. ئەمە نەیتوانی چارەسەریکە حەلی بکە؟ ئێمە بە ویژدانەوە قسە بکەین و حکوومەتی ئێستا کە خۆی دەبینێتەوە لە وەزارەتی گواستنەوە تەنانەت بایەخ پێدانی و سەرۆکاتی وەزیرانش بەم بابەتە بۆ هۆی ئەوەی کە لیژنەیەک پێک بهێنێن کە پسپۆڕی بیانیشی تێدای و بڕێکی ئەجگار زۆر پارەیان خەرج کرد. بەڵام کێشەکە با بڵێین کێشەکە قوڵە چونکە کەڵەکە بووە 10 ساڵە. کێشەکە لە سەرەتادا پەیوەندی بە کۆمپانیای هێڵی فڕۆکەوانی عێراقیەوە بوو، بەڵام ئێستا کۆمپانیایەکتری شاتۆتە پاڵی و هەروەها دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی شاتۆتە سەری و ئەویش بە هەمان شێوە چەند تێبینێکی لەسەرە. بەڵام ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوودا واتە 2024 کۆمەڵێک ڕۆیشتوێنی ڕاستەقینە جێبەجێ کرا بۆ هەڵگرتنی ئەو سزایانە واتە ڕێوشوێنی ڕاستەقینە بۆ ئەوەی بتوانن هەڵەکانی ڕابردوو کەم بکەنەوە تا ئەو کاتی بگەنە ئەو ئاسەی کە سزاکان هەڵبگیرن. بەڵام میدیا بە ویژدانەوە ئەو بابەتی ڕووماڵ کرد. چۆن من نازانم بۆچی هۆکار ڕاستەقینەکەچی بوو نازانی بەبوی بەیاننامەی سەرۆکایەتی وەزیران پێش 4 ڕۆژ پێشنیارێکە بوو کە لیژنەکان کاریان کردووە بۆ نەهێشتنی هەموو ئەو کۆسپانەی کە لە بەردەم گەشتەکانی ئەو دوو کۆمپانیایانەدان و بە نزیکەی لە 100 کارەکان تەواو بوو. بەڵام لە ناکە دوای 4 ڕۆژ بینیمان دووبارە ئەم قەدەغەکردنە یاخۆتەم لیستەمان پەدەست گەیشتەوە. ئێمە وەکو چاودێران پێشبینیمان دەکرد، بەڵام ئێمە هیوادارین ئەوانەی کە نزیکن لە بڕار بەدەستەوانەیە ئەو بەیاننامە کە خطوتی جەوی عێراقی هەیەی یاخود هێڵی فڕۆکەوانی عێراقیەتی پەیوەندی هەیە بە علاقی هەیە بە قانونەوە پێما بێ قانونی عێراقی زۆر کۆنە و بۆچی خطوتی جەوی عێراقی نەیتوانیوە ببێ بە هێڵێکی باش هاوشێوەی خطوتی جەوی قەتەری و ئیماراتی و إلى آخر. مێژووی هێڵی فڕۆکەوانی عێراق کۆنە مێژەکە دەگەڕێتەوە بۆ چلەکانی سەدەی ڕابردوواتە نزیکەی 70 ساڵ تەمەنیەتی واتە تۆ هێڵێکت هەیە کە تەمەنەکەی 70 ساڵەوە تۆماری کۆمپانیاکەش سپاس بەخوا هیچ ڕووداوێکی تێدا نییە. کادری تەکنیکی باشمان هەیە لە کۆمپانیاکە و لە توانایاندا خۆیان بەرەو پێش بکەن و پەرە بەخۆیان بدەن، بەڵام پەیوەندیان بە دەستەیەکی کارگێڕی ڕاستەقینەیە کە لە قۆناغی ڕابردوودا یاخۆ لە 10 ساڵی ڕابردوودا ئەو دەستە کارگێڕیمان نەبووە، نە لە سەردەمی ئابڵوقەی ئابووریدیا نە لە 10 ساڵی ڕابردوودا. واتە پێویستمان بە دەستەیەکی کارگێڕیە کە کاروباری کۆمپانیەکە بەرەو پێش ببات بەو کادرە تەکنیکیانەی کە هانم. بۆ نمونە
ئێمە کادرێک دەبینین کە لە 4500 کەس پێک دێتە ئەمە کادرێکی گەورەیە یاخود تیمێکی گەورەیە و ئاگادارکردنەوەی کەسانی پسپۆڕ و شارەزا و بە ئاگا کە بتوان کارەکە ئەنجام بدەن دەکرێت زیاتر بەیاخیان پێ بدرێت بۆ ئەوەی کە پابندن بە پێوەرەکانی سەلامەتی کارپێکردنی هێڵی فڕۆکەوانی و لەو سزایانە ڕزگارمان بێت چونکە ئەوە لە کۆتاییدا خزمەتی هاوڵاتی عێراقی دەکات چونکە هاوڵاتی عێراقی ئەشکەنجەیەکی زۆر دەدرێت و نەهامەتی زۆر دەچێژێت بۆ ئەوەی کە بۆ نمونە لە ئەوروپا بێتەوە بۆ عێراق دەبێت لە ڕێگەی هێڵی فڕۆکەوانی وڵاتانی دراوسێوانێ گەشت بکات وەکو تورکیا و قەتەری ئوردنی بەڵام ئەگەر ئێمە هێڵی ڕاستەخۆمانە بێ ئەوروپا ئەوە هاوڵاتی عێراقی بەو شێوەیە نەهامەتی نەدەبینی لە ڕووی دەرونیەوە هەروە لە ڕووی خەرجیەکی زۆری شەوکە خەرجی دەکات جەوی عێراقی پارێکی زۆریەوە تێچوویەکی زۆریەوە بۆ ئەوەی یاخود ئینفاقێکی غالیەوە بۆی کە بتوانێت منافسەی خطوتە جەویەکانی خەلیج بکە تەماشاکە کۆمپانیەکە ئێمە کۆمپانیایەکی حکومیە نوێترین فڕۆکەی هەیە بۆ نمونە دریم لاینەرمان هەیە کە لە کۆمپانیای فڕۆکەوانی عێراقی و چەندین کۆمپانیا هەن لە وڵاتانی کەنداوکە فڕۆکانیان نییە فڕۆکەی بۆینگی ماکسمان هەیە ئێمە کێشەمان لە فڕۆکەدا نییە کێشەمان لە پارەیان نییە سوپاس بەخوادم کاری کۆمپانیەکەشمان باشە بەڵام پێویستمان بە دەستی کارگەڕێکە ئەو کارە یاخود کاروبارەکان بەڕێوە ببات وە پسپۆڕ بێت ئەنجومەنێکی ڕاستەقینەی کارگێڕیە بێت کار بکات بۆ ڕزگارکردنی کۆمپانیەکە لەو ڕەوشە نەهەمەتباری کارزەتباری کە تیدای فڕۆکەوانی مەدەنی زۆر سپاس بەرچاوڕوونێکی زۆر باش شاینە من چێژم لە گفتووەکەمان بینی زۆر سپاس ئەوەی کە باسمان کرد پێوەست و بە هێڵی ئاسمانی عێراقەوە بە گشتی کە هێڵێکە تا ئێستا کەرتی حکومیەگە کەرتی تایبەت بێ باشتر و خەرجێکی زۆری بۆ تەرخانکراوەی کە هەیە دەستەی نەزاهات لە دوایین راپۆرت و کاریا لە دوو ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری گشتەکەی بە وەکالەت کە دەستگیرکرا بوو ئازادکرا 120 میلیۆن دلار گرێبەستێکیان هەیە کە دیار نییە چۆن خەرجکرا بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.